پێدانی پارچە زەویەکی بەرفراوان لە دەروازەی دەربەندیخان بە کۆمپانیای بێشکان بۆ ئامادەکردنی چیمەنتۆ لە پێناو تەواوکردنی ڕێگای زەڕایان دەربەندیخان ناڕەزایی چالاکوانانی بەدوای خۆیدا هێنا و دەڵێن ئێمە چاوەڕوان بووین ژمارەی کارگەکان کەم بکەنەوە نەک کارگەی دیکە زیاد بکرێت. بە پاساوی ئەوەی ئەم پرۆژەیە دەبێتە هۆی تێکدانی سیمای دەروازەی شار و پیسترکردنی هەوای ناوچەکە واژۆ و دژی بڕیارەکە کۆکرایەوە و سکاڵایەک لە داواکاری گشتی تۆمار کرا. ئێمە وەکو شاری دەربەندیخان لەگەڵ ئەوان نین هیچ جۆرە کارگەیەک کە کارگەی دروستکردنی چیمەنتۆیان هەر کارگەیەکە کە ئاستەنی بۆ خەڵکی شارەکە دروست ئەکا و لەگەڵیا سیمای شارەکە تێگەدا لە دەربەندیخان دابدرێت چونکە ئێمە ماوەیەکی زۆرە داواکەین لەوەی کە کارگەی تر لە ناو دەربەندیخانە ئەو کارگانە لا ببرێت نەک ئەوەی کە کارگەی تر زیاد بکرێ من لە دوێنێ و دەجار وتومە کارگە سەر و خوارمان لێ بگرێ ئەوانە ئێمە هیواداری لایەنی پەیوەندیدار جەنابی قایم قامی قەزای دەربەندیخان بەڕێز داواکاری گشتی سەرۆکی شارەوانی لەگەڵمانە بێ و پاڵپشتی هاوڵاتیان بکەن لە ئەوەی ئەو زەویانە ئەتوانم بڵێم زەویەکی باشن و ئەتوانرێت لە ڕووی گەشتیاری و سیدیولێ وەربگیرێ و دڵی هاوڵاتیانی شارەکە و دڵی گەشتیارانی شارەکەیشی پێخۆش بکرێت. خەڵکی دەربەندیخان دەڵێن زەویەکە دەبێت بکرێت بە پرۆژەیەکی گەشتیاری یاخود سەوزایی نەک پرۆژەیان کارگەیەکی پیشەسازی و هێندەی دیکە خەڵکی شارەکە و گەشتیارەکانی بێزار بکات. قایمقامی دەربەندیخانیش دەڵێ بابەتەکە زۆر ئاساییە لەبەر ئەوەی کاتی و هەر کەسێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان هێرش یاخود تەشیر بکات ئەوە ڕوبەڕووی یاسایی دەکەینەوە. ئەم شوێنە بە شێوەیەکی کاتی کۆنکریت ئامادە ئەکا لە ناو کەوانەیەکە بۆ ئێمە ئەخیر پەیامم بێ بۆ ڕێگای دووسایدی نێوان سلێمانی دەربەندیخان تەسەوەرەکەم من پێویستی بە هیچ ڕوونکردنەوەیەکی تر نەبێ. ئەم شوێنە بە شێوەیەکی کاتی کۆنکریت ئامادەکە بۆ دووسایدی نێوان دەربەندیخان سلێمانی لەگەڵ ئەوەشدا بەخۆ بەخشانە هاوکاری شارەوانی دەربەندیخانە بێ لە پڕکردنەوەی سەرجەم چاڵ و چۆڵیەکانی سنووری شارەوانی دەربەندیخان هەم بەقیر هەم بە کۆنکریت. واتەمە پرۆژەیش کاتیە بەڵێ مکوڕین لەسەرەوەی ئەو شوێنە حکوومەت خۆی بەرنامەی هەیە کە بکا بە پرۆژەیەکی خزمەتگوزاری یا گەشتیاری یا خزمەتی کشتی بۆ خەڵکی دەربەندیخان. بەڵام حکوومەت ئەم زەوی حکوومەتە حکوومەت خۆی بە سیاست و بەرنامەی خۆی چاوەڕێی ئەوە ناکە هاوڵاتیەک گروپێک کەسانێکی ئاراستەکرا و قسە لەسەر ئەنجامدانی پرۆژەکەی مە بکەین. ئێمە بەرژۆندی خەڵکی دەربەندیخان نەزانین ئێمە زانین لەکوێ زەوی بەچی ئەدەین بە شێوەیەکی کاتی بۆ خزمەتی دەربەندیخان. ئەمە دیموکراتێتی ئەفلاتۆن نییە هیچ چەند هەزار ساڵ پێش ئێستا من بێم 50,000 کەس بکەم بە هاوبەشی خۆم لە حکومڕانە. بەپێی پلانی کۆمپانیای جێبەجەکار ئەگەر گرفتی دارایی نێتە پێش لە ماوەی 1 ساڵدا پرۆژەی ڕێگای زەڕایان دەربەندیخان کۆتایی دێت و زەویەکەی دەروازەی شار ڕادستی شارەوانی دەربەندیخان دەکرێتەوە. بەڵام چالاکانی دەربەندیخان دەڵێن پرۆژەکە هاوشێوەی ڕابردوو لەو ماوەیدا تەواو ناکرێت و بۆ چەندین ساڵی دیکەش ئەو زەویە لەژێر هەژمونی کۆمپانیاکە دەمێنێتەوە. دیاریش نییە دواتر گەڕانەوەکەی بە چی میکانیزمێک دەبێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.